کاتێک باوکی سەبا عوبێد ڕاگەیان پلانی داناوە بە بەلەم بۆ ئەوروپا کۆچ بکات، سەبا یەکشت لە مێشیدا بوو. خەریک بووم بیری ئەوم دەکردە و خوا نەخواستە ئەگەر بێت و من بەو هاواڵە بەخەبەر بێم کەوا باوکم خنکاوە کەس نەیتوانی یارمەتی بدات، ئەوسا لە چ بارێکدا دەبووم؟ بێگومان لە حاڵەتێکی زۆر خراپدا دەبووم و هەست بە ئازاری هەموو ئەوانە دەکەم کە لە ناو دەریادان. سەبا کە بەپەرۆشەوە بوو بۆ دۆزینەوەی ڕێگایەک بۆ یارمەتیدانی باوکی و خەڵکانی تریش، ئەو بیرۆکەی بۆ هاتچاکەتی مەلەکردن ساز بکات کە دەستگای GPS پێوە بێت کە کاتێک ژێر ئاو دەکەوێت بە شێوەیەکی ئۆتۆماتیکی زانیاری شوێنەکەی بۆ نێزیکترین پاسەوانی دەریایی دەنێرێت. سەبا لە وەتەی 2013ەوە لە کامپێکی پەنابەری لە ئۆردن دەژیت، لەبەر ئەوە دروستکردنی ئەو مۆدێلە سەرەتاییە ئەرچێکی ئاسان نەبوو. سەبا هەمیشە داوای پێشکەش دەکرد بۆ وەرگرتنی یارمەتی دراوی هەتا کاتی برنەوەی پێشەبرچەیەکی زانستی کەوا یارمەتی هونەری پێویستی بۆ دابین کرد بۆ سازکردنی ئەو چاکەتە. نەخشە کێشانەکەشی یارمەتی دەربوو لە وەدەستێنانی یارمەتی دراوی بۆ چوونە زانکۆ لە ئۆردن بۆ خوێندنی زانستی کەمپیوتەر. بەڵام بەر لەوە ئومێدەوارە مۆڵەتی داهێنانەکەی پێ بدرێت بۆ دەستکردن بە بەرهەمەکی یەکجار زۆر. ئومێدی من ئەوەیە ئەم داهێنانە بگاتە هەموو ئەوانەی کەوا خۆشی لە دەریا وەردەگرن بۆ ئەوەی کاتێک کە بەرەو دەریا دەڕۆن سڵامەت و دڵنیا بن. هەروەها ئەگەر بەرەو ڕووی مەترسی بوونەوە دەنگیان دەبیسترێت و پاسەوانانی دەریا دەتوانن ڕزگاریان بکەن و بە هیممەتی خوا ئەمە نەک تەنیا بە پەنابەران دەگات بەڵکو بە هەموو کەسێکیش، کۆمەڵە گەشتیارەکان و شەیدانی وەرزشە ئاویەکان کە لە ئاشتی و سڵامەتیدا بژین. باوکی سەبا بە سەلامەتی گەشتە نەمسا کەوا خێزانەکەی ئومێدەوارە لەوێ بە یەک شاد ببنەوە.